سڵاو ڕێز و خۆشەویستم بۆ هەموو لایەکتان بەخێر بنەوە لە ڤیدیۆی نوێی هەواڵەکانی هەفتە. بەتەمام دوێنێ هەواڵەکان دانێن بەڵام پێم نەکرا مەجالم نەبوو، هەرچەندە پێرێ گەیم ئەوەرد بوو کاژمێر 2 شەو تاکو 5 بەیانی بوو. دەمانە من شەوەکەی تەمەشام نەکرد، ڕۆژی جومعە هەینی بەیانەکەی تەمەشام کردەوە. لەو کاتەوە هەواڵ شتەکان هەمووی خڕ کردەوە هەتا ئەوڕۆ. ئێستا هەمووی شی دەکەن یەکی بەیەکی هەواڵەکان و داوان لە یەکەم هەواڵیشماندا کە دەست پێ بکەین گەیم ئەوەرد دەبێتن. بەڵام سەر هەتا پێشوی بچین باسی هەواڵەکان بکەین، لایک و ڤیدیۆ بکە، وەرە ئەگەر نوێی لە چەناڵەکەمان ئەو سابسکرایب چەناڵەکەمان بکە و زەنگوڵەکەش ئۆن بکە بۆ هەر ڤیدیۆ کە پڵای دەکەینەوە پێتانی بگات. ئێستاش با دەست پێ بکەین. لە یەکەم هەواڵماندا بە دڵنیاییەوە دەزانین کە یاری The Last of Us Part 2 بووە Game of the Year، واتە یاری ساڵ، نەوەک باشترین یاری ساڵ بەڵکو یاری ساڵ. بەپێی دەنگدانی خەڵکی کە ئەمنیش خۆم دەنگم دابوو، دەنگم بە Ghost of Tsushima دابوو، بەڵام لەبوو یاری ساڵ Ghost of Tsushima بەپێی دەنگدانی خەڵکی Ghost of Tsushima و بەڵام بەپێی لێکۆڵینەوە و ڕیتینگ و ئەو شتانێک بەدەستی هینابوو ئەوە The Last of Us Part 2 توانی Game of the Year ئەو ساڵ بینیتە کە یاری The Last of Us Part 2ش یارێکی سەرکەوتوو بەڕای من، بەڵام خەڵکیان دەکێشیان لەگەڵ چیرۆکی یاریەکە هەبوو. پیرۆزبایی لەو کەسانەش دەکەم کە یاری The Last of Us Part 2یان هەڵبژاردوو کە ببتە Game of the Year و وەروە حەزیان لێبوو ببتە Game of the Year. پیرۆستان بیتن ئێستا یاری The Last of Us Part 2 Game of the Year هینە. دوێمینیشمان یاری The Final Fantasy 7 Remake کە توانی 2 خەڵاتی گەورە بەدەستبێنێتەنی باشترین یاری RPG دەرچوو و هەروە باشترین سکۆر میوزیکی بەدەستینە کە باشترین میوزیک بوو لە ناو یاریکەدا هەبوو. ئەو دوو خەڵاتی بەدەستی ناو یاری Final Fantasy 7 Remake بەڕاستی یاریشی یەکجار سەرکەوتووە. من خۆم تەنها دیمە یەکەم تاقی کردەوە، یاریکەم زۆر بەدڵ بوو، لەو نزیکانەگە هەرزان بیتەن دەیکڕم. یاریکی یەکجار سەرکەوتوو نایابەکە من لە پلەیستیشن یەکی تاقیم کردیتەوە، زۆرم بەدڵ بوو. سێم یاری Ghost of Tsushima توانی یەک خەڵات بەدەستبێنن، ئەویش خەڵاتی Best Art Direction بوو کە باشترین دایرکشنی لە بکراب لە ڕووی ئارتەکان واتە لە ڕووی وێنەچێشان و دیزایانی بەعامی ناو یاریەکە واتە ڕەنگ و کوالیتی یاریەکە باشترین خەڵاتی باشترین ئارت دایرکشنی بەدەستینە. وهروە ئەو خانمەی کە ڕۆڵی ئابی جێرا بوو توانین خەڵاتی باشترین نواندن لە ناو یاریەکان بەدەست ببینیتن کە ڕۆڵی ئێلی ڕۆڵەشی جوانتری جێراوە، بەڵام خەڵکی زۆر ڕخنیان لە کارکتەرە هەبوو تە بە هەندێک ڕۆڵی ئابی خەڵاتەکەی وەرگرت. وهروە پێنجەمینیشمان یاری Fall Guys توانی یەک خەڵات بەدەستبێنیتن، ئەویش Best Community خەڵاتی Best Community بوو کە باشترین وەڵام دانایان هەیە لەگەر هەواداران و خۆشەویستانی یاریەکە. هەفتەم ئەو خەڵاتی کە دەدرێت بەو یاریە کە باشترین یعنی زۆرترین چاوەڕوانی دەکرێتن کە دەربچێتن، ئەو خەڵاتەش بەخشرا بە یاری Elden Ring کە زۆرترین چاوەڕوانی هەیە. یاریەکە بەڕاستی من پێ سیر بوو کە یاری Elden Ring ئەو خەڵاتی وەرگرت کە God of War Ragnarok هەیە کە چاوەڕوانی زۆرە، چەندین یاری تر هەیە. وەرا لە هەفتەمینیشماندا یاری Among Us توانی 2 خەڵات بەدەستبێنیتن، باشترین یاری مالتیپلێر وەروەها باشترین یاری مۆبایلیش بەدەستبێنیتن کە بەڕاستی یاری Among Us لە ڕووی مالتیپلێرەوە شتێکی ناوازە و جوان بوو، یاریەکی سەرکەوتووە بەڕای من کە دەتوانین لەگەڵ هاوڕێکان بچیت و کاتێکی خۆش بەسەر بەریت لەگەڵیان، یاریێکی تابڵی سەرکەوتووە. هەشتەمینیشماندا یاری Hades توانی خەڵاتی باش Best Indie Games بەدەستبێنی، واتە باشترین یاری بچووک وەروە ئەو یاری کە سەربەخۆیە کە لەلایەن چەندان کەسەوە دروستکراوە، نەک لە کۆمپانیاکان دروستکراویتن، چەند کەسێک بەرهەمیان هێناوە، وەروە یاریی بچووکە. لە یاری ئیسپۆرتەکانیش بەدڵنیایەوە یاری League of Legends توانی خەڵاتی باشترین یاری ئیسپۆرت بەدەستبێنیتن، واتە ئەلکترۆنیک سپۆرت کە بەتایبەتی لە ناوچەی چین زۆر یاریکە بەربڵاو و خەڵکی زۆر یاری پێدەکاتن. لە دەیەمینیشماندا یاری Animal Crossing New Horizons توانی خەڵاتی باشترین یاری فامیلی بەدەستبێنیتن، Best Family Game
واتە باشترین یاری خێزانی کە خێزان بتوانێت یاری پێ بکات هەموو کەسێک بتوانێت یاری پێ بکات لە منداڵەوە تاکو پیر. لە 11میشماندا باشترین یاری فایتینگ بێگومان یاری مۆرتال کۆمبات 11 ئەڵتیمەیت دەرچوو کە مۆرتال کۆمبات 11 ئەڵتیمەیتەکە کە لە بۆ پلەیستێشن 5 هات خەڵاتی باشترین یاری فایتینگ واتە شەڕکردنی دوو کەس بەرامبەریەک کە خەڵاتەکی بەدەستهینە. وەروەها لە 12میشماندا یاری هالف-لایف ئەلێکس توانی خەڵاتی باشترین یاری VR بەدەست بێنیتن. لە 13میشماندا یاری تێڵمی وای خەڵاتی ئیمپاکت گەیمز بەدەستێنا کە یاری زۆر کاردانەوەی لەسەر خەڵکی دروست کردیا کە کاکەزانای خۆشەویستیش خاوەنی چەناڵی زیزۆن ئەو یاری لە پێیجە تایبەتەکەی خۆی لە فەیسبوک یارێکی بە شێوەی لایڤ دەگواستەوە کە تەمەشام کە لەلای ئەو یارێکی سەرکەوتووە و یارێکی تا بڵێ کاریگەری دروست دەکات نەسە گەیمەران. لە 14میشماندا خەڵاتی باشترین یاری سپۆرت واتە وەرزشی بێگومان یاری پرۆسکەیتەر 1 و 2 توانی خەڵاتی باشترین یاری وەرزشی بەدەست بێنێتن کە لە لای خۆمان زۆر باونی و یاریە و زیاتر یاریەکانی فیفا لە لای خۆمان باوە لەگەر پێس ئەو یاریە زۆر لە ناوچەکانی کوردستانی میدڵ ئیست بە عام زۆر ناکرێتن. لە 15میشماندا یاری مایکرۆسۆفت فلای سیمولێتر توانی خەڵاتی باشترین یاری استراتیژی بەدەست بێنێتن کە خەڵاتی استراتیژیەکان تەنها بۆ یاریەکانی پیسیە. بێگومان ئەوە دڵخۆشم دەکات کە مایکرۆسۆفت ئەگەری هەیە ساڵی داهاتوو یاریەکی بێتە ناو ڕیزی گەیم ئۆف دە ئیریشەوە. لە 16میشماندا مایکرۆسۆفت ڕایگەیاند کە بە فەرمی یاری پێرفێکت دارک زنجیرەی یاری پێرفێکت دارک دیسانەوە ڕیبوت دەکەنەوە کە تڕێدەرێکی نیشاندا ڕیبوتکردنەوە چیە وەکو یاریەکانی گاد ئۆف وۆر کە لە بەشی سێم کۆتایی هات بەڵام ئەو بەشی 2010 ڕیبوتی گاد ئۆف وۆری بوو کە دیسانەوە سەر لە نوێ دەستی پێکرد و چیرۆکەکی نوێ. یاری پێرفێکت دارکش یەک لە یاریە سەرکەوتووەکان کە لە سەردەمی پلەیستێشن 1 هەبوو کە من لەسەر پیسی کەمێکم لێ تاقی کردیتەوە یاریێکی ناوازەیە. وەروە باسی ناوچەی میسر دەکات کە هەڕەمەکانی میسریش لەناو تڕێلەرکەدا پیشاندرا وەروە دنیای پێشکەوتوو کە دەستکاری جیناتی زۆر شتەکان کراوە و هەروە ئەو دڵخۆشم دەکات کە باسی میسر دەکات ئەهرامەکانی میسر وەروە لەگە تەکنۆلۆژیای پێشکەوتوو. ئەومان تەنها لە یەک یاری بینی ئەویش لە ئەساسین کریت ئۆریجنز بوو کە تەنها باسی ڕابردووی دەکرد نەوەک داهاتوو کە یاریەکی وا دڵخۆشم دەکات و حەزم لێ بیکەم لە داهاتوو کە هات دەرچوو یاریەکەی چاڵە تاقی دەکەمەوە لە چەناڵەکەی خۆشمان یاریەکە بە تەواتی وەڵفرو دەکەین و هەروە ئەوەی کار لەو یاری دەکەن لە یاری پێرفێکت دارک دەرهێنەرانی یاری گاد ئۆف وۆر و هەروە ڕێد دێد ڕێدێمشن 2 وەروە GTA 5 کە لە کۆمپانیای ئینشێتیڤ مایکرۆسۆفت چەندین دەرهێنەر و کارمەندی لە سانتا مۆنیکا کڕیەوە کە لە بۆ لەسەر گاد ئۆف وۆر کاریان دەکرد وەروە لە ڕۆکستاری کڕێوە کە لەسەر ڕێد دێد ڕێدێمشن 2 GTA 5 کاریان کردووە. ئێستا لەسەر یاری پێرفێکت دارک کار دەکەن زۆر بۆ دڵخۆشم کە یاری پێرفێکت دارک حەز دەکەم کە یاریکە وەکەوە خۆشیان بێتن کە گاد ئۆف وۆریان دروست کرد ڕێد دێد ڕێدێمشنیان دروست کرد. ترێلێرێکی نوێیان لەسەر یاری ڕیتێرنال بڵاو کردەوە کە تایبەتە بە پلەیستێشن 5 نەوەک بۆ ینی ئەکسکلوسیڤە چکاتیوی دوای ساڵێک بێتە سەر پیسی بەڵکو تەنها بۆ پلەیستێشن 5 دەبی ئەکسکلوسیڤەکی هەتا هەتاییە کە بەڕاستی و یاری دڵخۆشن دەکاتن کە لە داهاتوو ئەگە پلەیستێشن 5م کڕی ئەو یاریش تاقی دەکەمەوە. یاریکە ئاکشن سکایفایە گەیمپلەیەکەی ئاکشنە و سکایفای واتە دنیای پێشکەوتوو لە فەزا واتە لە گەردوون و هەروە یاریکە کارکتەری سەرەکیەکەشی ئافرەتە کە زیاتر ئافرەت لە ناو یاریەکان کاریگەری لەسەر گەیمەران دروست دەکات لە بەوەی هەست و سۆزی زیاتر عاتیفەتی لەسەر بەدیار دەکەوێتە ناوک وەکو پیا زیاتر لە بۆ گەمە چۆشی گاد ئۆف وۆرانە گونجاوە کە گەمەکە توند و تۆڵی تێدا بێتن واتە گەمەکی تۆند بیتە شەڕکردنی زۆر تێدا بیتن لە بۆ شتانە پیا زیاتر کاریگەری دروست دەکات بەڵام ئافرەت لە بۆ گەمەکی عاتیفی کە چیرۆکەکی هەست بزوێنی هەبیتن زیاتر کاردانەوەی لەسەر گەیمەران دروست دەکاتن. لە هەواڵی دواترماندا تڕێلەرێکی تازە بۆ یاری ئارک سێڤایڤڵ بڵاوکراوە کە بەشی دووەمی ئارک دەبێتن کارکتەری خۆشەویست و هەروە پاڵەوانی
زنجیرە فیلمەکانی Fast and Furious Vin Diesel کارکتەر دەبی واتە ڕۆلی لەو یاری دەجێڕیتن کە بڕیار وایە ئەگەری زۆر زۆرە یاریەکە ئەو جارە زیاتر جەخت لەسەر چیرۆک بکاتەوە نەوەگە زیاتر ماڵتیپلەیەر کە بەش یەکەم دەبا خۆت چیرۆکی خۆت دروست بکەیت پێدەچێت زیاتر کار لەسەر چیرۆکی یاریەکە بکەن و چیرۆکەکی نایابی لێ دەربچیتن لە هەمان سەردەم دەبیتن یاریەکە هەروە ماڵتیپلەیەریش یار دەبیتن ئەگە چیرۆکی لە بە زیاتکەن ئەو شتێکی باشتر دەبیتن وەروە گرافیکەکەی تا بڵێ زیاتر پێشکەوتووە بەڵام بۆ نێکست جێنەرێشن نییە تەبعاً ئەو جۆرە گرافیکە بۆ کە نیشاندرا شەرنی هەر ئەوش بیتن لەوانێ بگۆڕێتن کاتەکە بڵاو دەکرێتەوە جارێ لەوان ئەلفا بیتنەوە نیشاندانە بەڵام نێکست جێنەرێشنانە نەبەوەی نیشاندرا کە لە بۆ جیلی داهاتوو بیتن بەڵام هیوادارم یاریەکە ئەو جارە زیاتر گرنگی بە چیرۆک بداتن تەبعاً یاری ئارک زۆر زۆرم بەدڵ بوو بەشی یەکەم کە لە موبایل تاقیم کردەوە نەک لەسەر پیسی و پلەیستێشن 4ەکەی خۆم لە موبایل تاقیم کردەوە یاریێکی سەرکەوتوو ماوەیەکی زۆر لەگەڵ بەسەر بردیە تا بڵێ یاریەکە ناوازەیە هەروەک دەزانن کارکتەری کرێتۆس لە بۆ یاری فۆرتنایت زیاتکە ئێستا دەبینی کە کارکتەری ماستەر چیف کە پاڵانی یاریەکانی هەیلۆ لە بۆ فۆرتنایت زیاد کراوە دیسان و هەروە دوو کارکتەری زنجیرەی Walking Dead کە ناویان داری دیکسۆن و وەرا میشنە کە هەردووچیان لە بۆ یاری فۆرتنایت زیادکران بەڕاستی هەر بڵێ یاریە پێویست ناکە لە بەرچاوت بکەی یاریەکان لە بەوەی لە فۆرتنایت زیادکراوە بۆ کەسانی کە حەزیان لە یاری فۆرتنایت زیادکراوە یاری فۆرتنایت ناڵم بێ شخصیەتی هەیە بەڵام جوان نەبوو لە بۆ یاری فۆرتنایت ئەو کارکتەرانە زیاد بکرێتن ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری سپایدەرمان مایلز مۆراس و هەروە سپایدەرمان ڕیماستەر بۆ پلەیستێشن 5 ئەپدێتێکی تازەیان لە بۆ هاتیە کە یاریەکە بە 6 فرێم لە کوالیتی بە ڕێیترێسینگەوە بە 6 فرێم کار دەکاتن کە تەبعاً ڕیزۆلیشنەکان کە مەکینای تەخۆ هەرێ 4K تاوا ناداتن 4K TP 4K 4TPە یاخود 2K دەبیتن شوازی یاریەکە واتە 4K تاوا پێ ناوەخشیتن ئەم جارە کەمەکە لە بۆی هەتا FPSەکەی بینەوە سەرێ بیکەنەوە 6 بۆ کەسانی چاوەڕوانی گەیم پاس بوون لە iOS لە بەرهەمەکانی ئەپڵ یاخود لە PC بە شێوەیەکی کلااود بڕیار وایە لە 2021 کە شوازی گەیم پاس لە بۆ iOS و PC زیاد دەبیتن لە مانگی 3 یان 4 دەردەچیتن وەرا لەسەر iOS تەنها لە ڕێگەی براوزەرەوە دەتوانانی بیکەیتەوە ناتوانین بە شێوەیە بەر ئەپلیکیشن دایبەزێنی بەڵام لەسەر PC دەتوانانی بە شێوەیە کلااود ئەو کاتە کاری پێ بکەیت ئەگەی خەتەرکی باشە دەبی ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری GTA ئۆنلاین زیاد بۆ ئێش بەناوی کاپریۆ کایۆ پێریکۆ هایستا کە بانک بڕین و شتی زیاتر لە بەناوی یاریەکە زیادکرا ڕۆکستار نایەتواز لەو یاری بینتن ئێشتا دەوێتن بە GTA ئۆنلاین زیاتر کەلوپەلەکانی خۆی فرۆشت و پارەی زیاتری لە قازان چکاتن واز ناهێنیتن کاکە چی لێ دەکەی ئەو ڕۆکستارە هەتا کەنجی GTA 6 نیشان ناداتن جارەی دیار نابی ترەیلەرێکی نوێ لە بۆ یاری ماس ئیفێکت نیشاندرا کە ماس ئیفێکت وەڵ کۆنتینیو دەبیتە ناوەکەی تەبعاً لەوانێ باسی پاشی بەش سێم بکاتن کە هەتاکو بەش یەکەم و دووەم سێم زۆر سەرکەوتوو بوو بەڵام بەشێکیان دەرینە پاش سێم کە سەرکەوتنەکی وای بەدەست نەهێنا و یاریەکە فەشەلی هێنا کە چیرۆکەکەی زۆر باش نەبوو بەڵام پێدەچیتن ئەو جارە باسی پاشی بەش سێم بکاتن یاریەکە چیرۆکەکەی دیسانەوە وەکو بەش یەکەم و دووەم سێم سەرکەوتوو دەربچیتن هیوادارم وابیتن یاری ماسی فێک دیارێکی سەرکەوتووە خۆم تاقیم کردیتەوە یاریم پێکردووە لە Xbox 360 یارێکی تاڵی نایابە ترەیلەرێکی نوێ لە بۆ یارێکی نوێ نیشاندراویش بە ناوی Evil West کە سەرەتا یاریەکەم بینی کارکتەرەکان بینی وانزانین Red Dead Redemption بە ڕیماستەر بیتن یان بەشێکی نوێ Red Dead دەبیتن بەڵام کە دواتر نیشانیدا کە شەڕ لەگەڵ زۆمبی و مۆنستەر دەکاتن کە یاریەکە زیاتر لە Six Guns دەچوو Six Guns لە موبایل هەیە لەگەر ئایپاد و لە سیستەمەکان iOS ئەندرۆید لە هەردووکی بەدەستە
کە یاریەکە نزیکە لە ڕێدی ڕێدەمشتنەوە لە ڕووی ستایل و کابۆیە یاریەکە لە چەندین مار پیش پێگرتن یاریەکە یاریێکی سەرکەوت و بخۆم یاری پێکرد و زۆریش شێوازەکە زۆر لەو دەچێت ئەوجا لە بە کۆنسۆڵ و پیسیش بەردەست دەبیتن. بەشێکی نوێی یاری مانستەر هەنتەر نیشاندا بەناوی مانستەر هەنتەر ڕایزە کە ئەوجار تەنها لە بۆ نیتاندۆ سویچ دەبیتن. بەڕاستی یاریەکانی نیتاندۆ سویچم زۆر بەدڵە هەواداری تایبەتی بەخۆی هەیە نیتاندۆ سویچ کە ئەوجار ئەو یاریە تەنها لە بۆ خۆی دانایە ئەکسکلوسیڤ دەبیتن لە بۆ نیتاندۆ لەوانەیە لە داهاتوو بیدات بۆ کۆنسۆڵەکانیت کە بەڵام جارێ باسی نەکردە. ترەیلەری یاریەیەکی نوێ نیشاندا بەناوی کالیسترۆ پرۆتۆکۆل کە یاریکە زۆر نزیکە لە یاری دێد سپیس کە لەلایەن کۆمپانیای EA پۆبلیشەرەکەی EA بوو کە یاریەکی زۆر سەرکەوتوو لەسەر ئەکسبۆکس 360 و پلەیستێشن 3 کە یاریەکە تابلی سەرکەوت و من بەخۆم یاریم پێکردو یاریکە ترسناک بوو زۆر ترسناک بوو. ئەوەش هیوادارم وەکو دێد سپیس سەرکەوتوو بیتن. ترێلەرێکی نوێ یاری باک فۆر بڵاد نیشاندرا کە یاریەکە لە لێفت 4 دێدەوە هاتیە کە پێدەچی بەش چارەمی بی کە لە 4 کەس پێک دێتن کۆ ئۆپا یاریێکی سەرکەوت و نایاب دەبیتن ئینشاءڵڵا کە هات تاقی دەکەینەوە خەوڵ دەدەین تاقی بکەینەوە لە چەناڵی یوتیوبەکەی خۆمان دایدەن. ترێلەری یاریێکی نوێ نیشاندرا بە ناوی تێکس 2 کە It Takes Two کە یاریەکە باز لە ژنەمێردێک دەکات کە بچووک دەکرێنەوە وەکو ئەنیمێشنی پینۆکیۆ کە ئەو بووکەڵەداریە کە لەلایەن جادوگەرێکەوە منداڵێک بوو کرا بووکەڵەداریەک کە یاریەکە ئۆکۆپی شازی چاڵنج دەبێتن کە یاریش سەرکەوتو دەبێتن پێدەچێتن وەکو یاریەکان لیمبۆ و ئینساید و یاری ئۆری بچووک دەبیتن یاری ئیندیگەیم دەبیتن بەڵام یاریێکی ئەو یاری ئیندیگەیمانە زۆر جار وا چێژێکی وای هەیە کە لە یاری گەورەکان دانایی بینیت. ترێلەرێکی نوێ لە بۆ یاریێکی نوێی بەشێکی نوێی یاری ئێڤڵ دێد نیشاندرا کە یاری ئێڤڵ دێد لەسەر پلەیستێشن 2دا هەبوو کە یاریش تاوە سەرکەوت و من خۆم زۆر بەدڵم بوو چکە یاریم پێکرده بوو یاریشی ترسناک بوو. ئەو جارەکە نیشاندراوە یاریکە کۆئۆپ دەبێتن واتە دەتوانین لەگەڵ 4 هاوڕێت یاریەکە بکەیت و یاریێکی ئیشاڵڵە سەرکەوتوو دەبێتن وەکو بەشی ئەو یاری کە لە پلەیستێشن 2دا هەبوو کە یاریشی سەرکەوتوو بوو هیوادارم وەزارش یاریەکە بۆ شێوەی سەرکەوتوو بیتن. لە هەواڵی دواتریشماندا لەسەر یاری دیسان مایکرۆسۆفت فلایت سیمولێتەر بڕیار وایە لە هاوینی 2021 یاریەکە لە بۆ کۆنسۆڵەکانی ئەکسبۆکس لەسەر هەم کۆنسۆڵەکانی ئەکسبۆکس بەردەست بیتن کە پێشتر تەنها لەسەر PC بەردەست بوو بڕیار وایە لە بۆ کۆنسۆڵەکانی ئەکسبۆکسیش بێتن بۆ کەسانێک کە حەزیان لێ ئەکسبۆکسیان هەیە و حەزیان لێ فلایت سیمولێتەر بکەن دڵتان خۆش بیتن لە هاوینی ئەو ساڵ لە بۆتان دێتن. ئەمە شەواڵەکانی هەفتەی و هیوادارم بە دڵتان ببێتن. لایکی ڤیدیۆکەتان لەبیر نەستن وەرە سەبسکرایب چەناڵەکەشمان لەبیر نەکەن وەرە زەنگوڵەکەش ئۆکەن بۆ هەر ڤیدیۆکە بڵاوی دەکەن و پێتانی بگاتن هەتا ڤیدیۆکی تر و کاتێکی دیکە خواتان لەگەڵ